ماڵمان لە لادی لە جۆمەرەسی و هاتوین بۆیرە لێر دەکەم لەیرە باخەوانەوە ئاوە لێری منیژێم زەحمەتە زۆر لادێ ئەرکی هەیە یەم لەیرە هەورە شێلم نانەکەم ئەمجا ماڵ پاکەکەم و میوان بەڕێ ئەەکەم لەیرە بژارەکەی هاوکاری پیاوەکەم ئەەکەم لەگەڵیا کانێن ئیمڕۆ لە چەمچەماڵ و میوانی ڕەفیقی کچەکەم هاتوون بۆیرە و ئەیران زۆر پێخۆش هاتوون بۆ سەیران بۆیرە بۆ گەشت هاتوون بۆ گوندی جۆمەرەسی هەرچەند ئەیرێش دوورە و ڕێکەی زەحمەتە بەس خەڵک گەشتیاری زۆر بۆ یێت گەشتیاری لەیرە سەیرانیان پێخۆش ئەیران پێخۆشێن بگرێت جاران لەیرە ئەرکەکە زۆر بوو خەڵک خەریک ناوڕان و مەشکە و دارهاوەر و کۆڵپێچانەوە و نانکردن و بەس ئیستا و ئیشە نەماوە بەس ماڵمان ئێمە لە شارەکە ئێمە بۆیرە ئێرەم زۆر پێخۆشە ئیتر هاوکاری ئەەکەم لەیرە لە پێش شاهێنان هەویرەکەم شێلا خبرە و سۆدەم پێ کرد و سەعاتی هێ دامنا تا چم دارم بۆ هێنا تەنوورەکەم پاک کرد و دام خست و سەرکردم بە نان هەچەند ئەیرە گەرمە بەس فێن کە لەیرە لە لادێ کردم بە نانی بازاڕی 30 ساڵە من کولێرە ئەەکەم 35 ساڵە 23 جۆر کولێرە ئەەکەم بە گاڵگاڵی ئەیکەم بە لەواشە ئەیکەم بە کولێرەی تەنووری ئەیکەم 23 ساڵە من ئەمە 25 ساڵە من پیشەمە من سپاس بۆ خوا بێزار نیم لێ و هەر حەزم لە نان و کولێرەیە لە 3 ساعت دامە بە دروستکردن و هاوردمە بۆیرە لەیرە دام ناوە کە ئێمە بۆ ناوباخەکە لەیرە نان و کولێرە ئەەکەم ئەیدەم بۆ ماڵۆ لە هەفتەیەکە 2 تەژنان مەکرد سەر ناتوانم 2 تەژنان کەم بە 2 هەفتە جارێک تەشتێ نانەکەم